سێمین فیستیڤاڵی خلیسکانەی سەربەفرە لە چیای کۆڕک لە قەزای ڕەواندۆز. حەفدە یاریزان لەم خلیسکانەیە بەشدارن و پێش بڕچێ ئەنجام دەدەن. گەشت و گوزاری سۆران دەڵێت ئامانجمان لەم فیستیڤاڵانە ڕاکێشانی گەشتیارە بۆ ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە. ئەمە سێمین فیستیڤاڵی خلیسکانی سەرۆفرە سەسای کۆڕەک ئەنجام دەدەین. ئامانج لە ئەنجامدانی ئەو فیستیڤاڵە زیاتر هەندانی گەشتیارانە بۆ ئەوەی لە وەرزی زستان و ناوچە دەڤەرە بکەن بۆ ئەوەی بتوانین جەوێکی لەبا بڕەخسێنین گەشتیاران بەشەی کاتێکی خۆش لەم شوێنانە بەسەر بن. نزیکەی 15-16 یاریزانی خلیسکانەی دوو تیمی پەرەگلایدەر و پەرامانتۆر و بوونی کۆمەڵی کۆمپانیای گەشتوگوزاری لەم ساڵانە بەشدار. ماوەی 3 ساڵە بە بەشداری یاریزانانی ناوخۆ و دەرەوە خلیسکانەی سەربەفر لە چیای کۆڕک ئەنجام دەدرێ و یاریزانان ئاماژە بۆ دەدەن ناوچە شاخاویەکانی ڕەواندز و باڵەکایەتی تەواو لەبارن بۆ خلیسکانەی سەربەفر. داواکارن حکوومەت گرنگی بەم یاریە بدات و پێداویستیەکانیان بۆ دابین بکرێت. ئێوە وەک گروپی شاخەوانی هەڵگۆرد کۆمەڵێکی یاریزانی سکین هەیە. ئەمڕۆ بەشدار بووین لە فیستیڤاڵی خلیسکانەی سەربەفر لە چیای کۆڕک کابێنن کۆمەڵێک یاریزانی دیکەی نێودەوڵەتیش لەم فیستیڤالە بەشدارن و ئێمە بەردەوام لە منتقەی باڵەکایەتی کە منتقەی شیاوە بۆ یاری خلیسکانی سەربەفر تەمریناتەکەین و ساڵان لە وەرزی بەفر و لە وەرزی بەستنی بەفردا ئەم یاریە سەرکێشیە ئەنجام دەدەین. ئەگەر بێت حکوومەت هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار احتیمامی زیاتر بۆ منتقەیە بدا هەم ڕواندز هەم باڵەکایەتی کە چوار وەرزە بەفری لێمینێ ئەتوانرێ ببێتە جێیەکی گەشتیاری زۆر باش و یاریزانانی سکی زۆر باش پێش بکەون بە تایبەتی لەم یاریە سەرکێشان. یاری سکی یاریەکی زۆر خۆشە بەلای من. ئێمە لە کۆڕک شوێنی سکیمان هەیە هەم بە هاوینە هەم بەزستانە. ناوچەکانی کوردستان بەعام شوێنێکی باشن بۆ یاری سکی. ئەگەر لایەنی پەیوەندیدار بتوانن زیاتر پەرەی پێ بدەن یاریزانی باشمان هەیە ئەتوانین وەکو یاریزان ئەوروپیەکان یاری پێ بکەین. هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکە وای کردووە ساڵانە لە وەرزی زستان بەفرێکی زۆری لێ ببارێ و بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ بەفر بمێنێتەوە. ئەمەش دەرفەتێکی باشە بۆ دروستبوونی یاریزانانی سکی سەربەفر لە ناوچەکە. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام چیای کۆڕک لە قەزای ڕەواندۆز.